صلى الله عليه وسلم اگر فرمی فاحشه هات طاعون یکیان بوده نخوشی یکیان بوده پیشی خویان قد نیان بینیه بپرسە لە پیاوە بەتەمەنەکان ڕیش سپیەکان ئایا لە ژیانی خۆتانە قەت دیتانە مرۆڤی ڕێبکا و لە خۆیە بمرێ هەبووە لە تەمەنیەوەدا نەبووە ئایا ئەم حەمکە نەخۆشیە هەبووە پیاوە بەتەمەنەکانەوەی ڕیشیان سپیە سەریان سپیە ئایا ئەم حەمکە نەخۆشیە هەبووە ئایا مردن وەک ئێستا زۆر بووە ئایا کوشتن وەک ئێستا زۆر بووە نەخێر ئەی چییە ئەو قسەی پێغەمبەرگیانە عەلەیهی سەڵات وەسەلام کاتی خراپە و خراپەکاری زۆر دەبێ لەگەڵیان نەخۆشی زۆر دەبێ لەگەڵیان خوای گەورە فەرمێ الطاعون رجس عذاب به قوم قبلكم واتا طاعون نەخۆشیە ئەو نەخۆشیانەی کە خوا پەناماندا عیلاجی نییە پێغەمبەری خوا فەرمیەوە عەزابی خوایە خوای گەورە ویستی لەسەر بێ عذابی قومێک بدا گەلێک بدا ئەوە بە تەئکید بەو نەخۆشیانە عذابیان دەدا واتە بەوانە تاقییان دەکاتەوە پێغەمبەرگیانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر شوێنێک تاعونی تیا بوو دەرمەچن ئەمە تازە نییە ئەمە لە کۆنە وتراوە لە کۆنەوە هەر وڵاتێک نەخۆشی تیا بەربڵاو بوو ئەبێ موسڵمانان نەبڕۆن بۆ ئەوێ نەبێنەوە ئەمە پێغەمبەری خوا و لە ئیمامی عومەرشدا لە زمانی ئەودا ڕووی داوە ئەگە تەماشاشکەین ئیسلام بني الدين على النظافة كما قال عليه الصلاة والسلام إسلام إما نيوي باكية نيوي باكيتي مسلمان عزكان أبي إما زور بايغ دينا باكيتي پیغمبری خوا صلى الله عليه وسلم فرموي پیاوێک لێی پرسی وتی ئەی پێغەمبەری خوا باسی ئەم پێشنیوێژەی کرد کە من و تۆ دەیکەی پێغەمبەری خوا فەرمووی ئەزانن یاوەران ئەسحاب ئەم پێشنیوێژە وەک چییە وتیان نەخێرەی پێغەمبەری خوا وتی لە ماڵی خۆتا دانیشتووی جەوەی ئاو دێ بە بەردەمی ماڵتا پێنج وەختە دەست و دەمچاوتە شوی لێی و خۆت فێنکەکەیتەوە خۆت پاکەکەیتەوە پێغەمبەری نازدار فەرمووی صلى الله عليه وسلم آية هیچ پیسایی ئەمێنێ پێتەوە وتیان نەخێر وتی ئەم پێشنیوێژە شوایە ئەم پێشنیوێژە کە من و تو دەیکەی هەموو ڕۆژێ پێغەمبەری خوا صلی الله خوای گەورە فەرزی کردووە لەسەرمان چەندێ لە 24 ساعاتە پێنجە ئەبێ ئێمە دەستنوێژ هەڵگرین ئەبێ خۆمان پاکەینەوە ئەمە وەک واجبی خوایی بێجگە لە سونەتەکان ئەمە خواگیان یەکێ لەوەیە ئەمە ئیسلام پێمان ئەڵێ یعنی لەگەڵ پاکێتیە ئەگە تەماشای جلوبەرگمان کەی خواگیانە فەرمێ وثيابك فطهر دەی با ئەو کەلپەلەی کە لەبەرتایە با پاک بێ با جوان بێ کەلپەل نابێ عیبادە ئەگە پیس بێ نابێ عیبادەتی پێ بکرێ مسلمانە بێ هەفتەی جارێ خۆی بشوەرێ لای کەمترش ئەبێ سێ ڕۆژ جارێ ئەگە تەماشا بکەی لەوەش پاک و خاوێنی لە خواردن و خواردنەوە خواگیانە پێغەمبەری نازدا یا ئەیوە الناس إن الله طيب لا يقبل إلا طيبا خواگیان شتی پاکی ئەوێ هەر شتێ پێشکەش بەخواکەیە بێ پاک بێ مسلمانەکان هەر شتێ پێشکەش بەخواکەی سەدەقەیە زەکاتە خەیرە هەرچی پێشکەشەکەیە بێ پاک بێ پاک بوو خوا وەرێگرێ پاک نەبوو خواگیان وەری ناکرێ ئیسێمە عیبادەت دەکەین جومعە دەکەین هەمووی شەکانمان کۆی کەنەوەیەوە هەر شتێ بۆ خوا بوو پاک بوو خاڵیسان مخلیسان خوا وەرێگرێ ئەی ئەگەر وانە بوو خواگیان ناوێتی ئەوە بۆ خۆتەوە لە قیامەت تا داتی پاک و خاوێنی ماڵ و ژینگە ئەمە لەسەرمان واجبە پاکێتی وەرزشکردن بۆی جەستەمان سووک بێ ئەگە تەماشاشکەین دوورکردنەوە لە هەموو ئەو شتانی کە بەسەر چووە خراپە ئیکسپایر بووە ئەمانە ئیسلام پێمان ئەڵێ لەگەڵ یابین یعنی نەیکەین و ئینسان کە نەخۆش کەوت پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هەموو نەخۆشیە دەوایەکێ هەموو دەردێ دەرمانێکیە ئیلا دەردی پیری نەبێ دەوای نییە ئینسان کە پیر بوو پێغەمبەری خوا فەرمێ ئەمانە هەمووی حەدیثە بەڵام حەز داکەم وتارەکەمان زۆر بخاینێ لە کۆتاییشدا دەڵێ پێغەمبەری خوا بەردەوام دوعا بکەن دوعا بکەن بۆی لە نەخۆشی و لە خراپە و لە فیتنەی دنیا خوا نەجاتەندا اللهم إني نسألك العفو والعافية في الدنيا والآخرة ما فيوت يا فرمي اللهم إني أعوذ بك من البلص والجنون والجذام وحموي همك أو كان يترش أما في غمري إخوة فرمي علي